کاک بەهمەن چۆنی؟ الو باش کاک بەهمەن باشی برە وەزت کووە؟ بەرچاو کاک بەهمەن مامنۆ پایەک زۆر باش. پرسیارم هەیە ئەو بۆ هاڕەوشیت و خراپە لە ناو خەڵک کێ جەنابەت تۆ من ناوم قادر نادرە قەپات بۆچی مەکە ئەو پرسیارە دەکەیت تۆ؟ وەڵڵاهی نییە هەتا دەبینم ناو حزبەکەی خۆشت کەس دەنگت پێ نادا تێم دەگەی شتێک لەسەرت دەنووسێ داروبەر لێت خردە تۆ باشە بۆ وات لە خۆ کردیە کاک بەهمەن پرسیارەکە قەپات مەکە عەیبە ئەلۆ کاکە ئەو بۆ هاڕەوشیت و خراپە لە ناو خەڵک کێ جەنابەت تۆ؟ من ناوم قادر نادرە قەپات بۆچی مەکە ئەو پرسیارە دەکەیت تۆ؟ وەڵڵاهی نییە هەتا دەبینم ناو حزبەکەی خۆشت کەس دەنگت پێ نادا ئەو بۆ هاڕەوشیت و خراپە لە ناو خەڵک کێ جەنابەت تۆ؟ من ناوم قادر نادرە قەپات بۆچی مەکە ئەو پرسیارە دەکەیت تۆ؟ وەڵڵاهی نییە هەتا دەبینم ناو حزبەکەی خۆشت کەس دەنگت پێ نادا